بینەر و بیسەرێن کوردستان 24 ئەف دەمێوە باش هیڤیا دەمێن خوش و سەلامەت بووەت خازین جارێک دن هاتینە خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە دیش بەرنامەوە بەرنامێ بە کوردی زۆربەشمە وەسا هزرتکەن کو نەڤروس جەژنا نەتەوێ گەلێ کوردستانەیە هەروەسا نەڤروس ڕوژا دەرکەفتنا گەلێ کوردە یا خویایە دەفمە کو ئەم وەک گەلێ کورد خودان نەتەوە و قەوارە و سنوورێن خۆینە نەوروس دەستپێکا ساڵا کوردیە ئەف هەموو زانیاریە و ئەف هەموو ئاخفتنە ئەلدەفمە وەک گەلێ کورد زانیار معروفن و بەرنیاسن بەلێ یالڤان گرنگتر یالڤان مهمتر کە ئەم بزانین ئەف چەندەیەک و چەوا بکارین نیبوونەوێ بکەین وەک ساڵ نیت بیتەوە و بهار نیت بیتەوە وێ نیبوونەوێ ئەت هزر و بیر و تێگەشتنێت خوژیدا بکەین لەوڕا ئەت ناڤاوێ خەڵەکێدا دمجارەمە بیتە ئەلسەرڤێ چەندێ بهار و نیبوونەوە ئەدیگەل زۆر بەڕێز ماوستا عەبدوڕەحمان سەدیق ناوێوە و ناوێ خۆ خێراتنەکە گەرم جانەبێ سەیدای زۆر بەخێر بی مامۆستا هێژا ساڵا نویا کوردی هەر ساڵ نیت بیتەوە و هەر ساڵ بەحس و باس و ئاخفتنێن زۆر سەرتێنەکردن لەوڕە مەدوێتن ئەف ساڵە ئەف شێوازێکێ جوداتر شێوازێکێ نویتر بچینێت ناڤاوێ مژارێدا و بەحث بکەین کە ئایا ئەدگوشە نیگایە دیروکێدا ئەم چاوە مفای ساڵە نویا کوردی وەربگرین بەناوی خۆی بەخشندەی میهرەبان چ لەبارەی دیرۆک و چ لەبارەی مێژوو قسەیەکی جوان هەیە بۆڵ دیۆڕەند بیرمەند و مێژوونووس دەڵێ مێژوو کتێبێکە بۆ ئەوەی لێی تێبگەین پێویست بەوە دەکا لە ناوەڕاستەوە بیخوێنینەوە یعنی چاوامس ینی چی ینی مەبەستی ئەوەیە کە مێژوو ئەگەر هەر بابەتێک بچیتەوە بنج و بناوانی چەند بڕۆی هەر پێی ناگەی دوجار ناچارەبی لەو شوێنەوە دەست پێ بکەیت کەوا لێ تێدەگەین کەواتە ئێمە وەختێ باسی سەری ساڵی کوردی دەکەین لە هەمان کاتیشدا باسی جەژنی نەتەوەیی نەورۆز دەکەین لێرە و لەوێ زۆر کەس دەچێتەوە سەر ئەوەی کە لە چۆ هات چۆن هاتەوە خۆ 2719 ساڵە خەڵک لەم باسە هەر دەکۆڵێتەوە دوجار هەر جیاوازیشن بەڵام ئەوەی کە لەسەری کۆکین و ئەوەی کە هیچ گومانی تێدایەت نییە ئەوەی کە هیچ گومانی تێدا نییە چییە؟ نەورۆز هەیە نەورۆز هەیە واقعێکە و هەموو ساڵێک کورد دووبارەی دەکاتەوە و جەژنی نەتەوەی گەلی کوردستانە لە هەمان کاتیشدا سەری ساڵی نوێی کوردیە ئیدی خەڵکی دیکەشمان لەگەڵدا بەشدارن هەر کەس بۆنەی خۆی هەیە لەو ڕۆژەدا هەر کەس بۆنەی تایبەت بە خۆی هەیە لەو ڕۆژەدا کەواتە ئەگەر بچینەوە سەر ئەو قسە مێژووی کەوتم وەڵ دیۆڕان دێڵێ گرنگ لێرە ئەوەیە ئێستا ئێمە نەبینە دووبەرەوە وەکو هەموو ساڵێک کە هەر هەیە و هیچ سوودێکیشی نییە بەسەتەل دووبەرەی چ تشتە دووبەرەی کە دەست پێ نەکاتەوە جارێکی دی هەموو نەورۆزێک هەر ئەو قسەیە هەیە ئەوە حرامە ئێمە نیمانە ئێمە دوو جەژنمان هەیە جەژنێک نییە بە ناوی نەتەوەی ئەم باسانە هەموو ساڵێک هەر دووبارە دەبێت بڵێ بەڵام کوردیش جەژنی نەورۆزی نەتەوەی خۆی هەر دەکات و هەر دەکات و هەر دەکات ئەم پرسیارە لەبێت دروست دەبێت کاتێکە لە ئێرانە ئەمە سەردەمی پەهلەوی و پێشتر شاهنشا و سەفەوی هەرچی دەڵێ هەر کردویانە بڵێ وەختی دەبێتە کۆماری ئیسلامی ئێرانیش نەورۆز هەر دەمێنێ ئەبینی وەختی کورد موسڵمان نەبووە نەورۆزی هەر هەبووە وەختی کورد دەبێ بە موسڵمانیش نەورۆزی هەر هەیە ئەمە چمان پێ دەڵێ ئەمە پێمان دەڵێ باوباپیرانی ئێمە وەختێکە بوونە بە موسڵمانیش زانیویانە نەورۆز مانایەکی پێچەوانەی نییە لەگەڵ ئاینی ئیسلامدا لەبەر ئەوە بەردەوامی هەبووە خۆ زۆر شتی تر هەبووە خراپ بووە چونکە پێچەوانەی ئیسلام بۆ بوونی نەماوە مانەوەی نەورۆز بە درێژایی 1400 ساڵی دوای ئیسلام لەناو وڵاتە ئیسلامیەکاندا چ لە کوردستانە چ لە ئێرانە چ لە ئەفغانستانە لە تاجیکستانە لە جۆرجیا هەموو بۆچی مانای وایە ئەمە ئەسڵێکی هەیە ئەمە پێچەوانەی مەبادی دین نییە گرنگترین بنچینەت ئیسلامی دەمامۆستا ئێکتاپارستیە لەو ڕات بێژن vێ ڕۆژێدا ئاگر تێتە تەقدیسکردن لەوڕا نابیتر مسلمان وێ چەندێ بکەت ئەمانە هەموو ساڵێک ئاماژەمان پێی کردووە خدا دەفەرمی ئاگر وەزیفەی هەیە چۆن مامەڵی لەگە ئەفەڕەئەیتم النار التي تورون أأنتم أنشأتم شجرتها أم نحن المنشئون نحن جعلناها تذكرة ومتاعا للمقوين خدا پێمان دەڵێ ئاگر دوو وەزیفەی هەبوو وەزیفەیەکی ئەوە بەکاری دێنی وەزیفەیە تریشی ئەوەیە علامەتێک بووە شتیان پێناسیوەتەوە بەڵێ متاعا للمقوين شتیان پێناسیوەتەوە ڕووداوێکە ئێمە لێرە چەندە بۆرەی عەقیدەدانینە نە تۆ چۆن بەکاری دێنی حەزەکەی ئاو بپەرستی گوناحتەکە بەڵێ خۆ عیلاقی بەوە نییە کەواتە باسەکان نەبینەوە ئەوێ بچینە سەر کۆمەڵە شتی تر ئەو باسانە هەمووی ڕۆی من لە 1999 باسی نەورۆز دەکەم تا ئێستا ئەوە بوو بە ساڵی 20م باسی دەکەم
هەموو ئەو قسانەی ئەو شبوهاتانەی بە مێشکی خەڵک دادێ گشتی وەڵام داوەتەوە تا گەشتە ئەوەی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بۆی کردم بە نامیلکە و چاپی کرد و دابەشی کرد و ئێستش لە سایتی زانایان هەیە وەڵامی ئەوانە دەرەچم لەوانە ئێستا دێمە سەر شتێکی دی بۆ ئەوەی خێر لە وەختەکەمان ببینین وەکو کورد بۆ ئەوەی خێر لە بۆ نەنەتەوەیەکانی خۆمان ببینین دەبێ بزانین بۆ نەنەتەوەیەکانی گەلانی مسلمان هەر دەمێنێ ئێستا وڵاتانی کەندا و هەمویان مسلمانن وایە سعودیە و ئیمارات و قەتەر و بەحرێن ئەڵێن ئەم ئاوە پێی دەوترێت الخەلیج العەرەبی ئێکاکە باشە ئێرانش مسلمانە دەڵێن نەخێر ئێرە الخەلیج الفارسی وایە شەڕیانە لەسەر ئەوە یەکێک گوتی کاکە بۆ ناوینانن الخەلیج الئیسلامی کەنداوی ئیسلامی هەردووتان وتان نەخێوانی ئیسلامی نییە ئێمە فارسین ئەمە هی ئێمە عەرەبی شەڵێ هی ئێمەیە کەواتە مەسەلەی ڕەهەندی نەتەوایەتی لە ناخی ئینسانەکانە بوونی هەیە با مسلمانیش بێ با مسلمانیش بێ کەواتە لێرە زۆر گرنگە ئێمە یادی نەورۆز ناکەینەوە وەکو هەندێک ئەڵێن زوحاک و ئەستیا کورد بۆ ئێوە کوردەکە کوژراوە یادی دەکەن نانانە ئەگەر ڕۆژی ڕوخاندنی دەوڵەتی ماد باسکەی 550 پێش میلاد بووە ئایا ئێمە 550 ئەخینە سەر 2019 نەخێر کەواتە ئێمە بەیادی ڕوخانی دەوڵەتی ماد و کوژرانی زوحاک و ئەمانە نیە پەیوەندی پێوە نییە ئایا هەندێک دەڵێن ئێوە بە ڕوخانی ئیمپراتۆریەتی ئاشووریەوە کە مادەکان کردویانە بەوە دەیکەن نەخێر چونکە ئێمە 612 پێشزاین ڕوویداوە ئەوە 612 پێشزاین ناخینە سەر میلادەکە تا بڵێن ئێستا ساڵی 2600 ئەوەندێ بۆچی 700 ئەخینە سەر بۆچی 700 ساڵ دەخینە سەر ساڵی میلادی دەڵێن ئێستا کە 21 سی 2019 ئێستا چییە؟ ئێستا یەکی 2719 کوردیە ئەمیش هەر وەک پرسیار بووچی لێرە دەست پێ کردیە لەبەر ئەوەی دەوڵەتی ماد لەو کاتە دروست دەبێت کەواتە پەیوەستمان کرد بە دروستبوونی دەوڵەت دیاکۆ وەختێ دەوڵەت دروستەکە بە ناوی دەوڵەتی مادە و لە 600 پێش زاین ئێمە ئەو یادە دەکەینەوە ئێمە زۆر گرنگە لێرە کەواتە ئەو یادەمان کردەوە ئاگادار بین کۆمەڵێک شتی تریشەیە ئەبێ خوڕافاتی شتێکەڵی نەورۆز بووە بێ لای دێن یعنی ئێستا مەسەلەن ئەوە زوحاکە و ئەوە مارە و دوو مار لەسەر شانێتی و هەر ڕۆژێ مێشکی مرۆڤ ئەمانە هەمووی داستانە ئەمانە ئەفسانەیە ئەمە ناکرێت ئێمەی عاقڵ لەسەر ئەمە ئیش بکەین لەسەر ئەوە ئیشەکەی نەورۆز سەری ساڵی کوردیە بۆ سەری ساڵی کوردە چونکە دەوڵەتی مات لە 600 پێش زاین تێیدا دروست بووە ئەو خەونەیە کە ئێستش بە بەردەوامی هەمانە و هیچ کێشەیەکمان لەگەڵیدا نییە کەوا بێ ئەمە پێمان دەڵێ ئەم بۆنانەی کە هەمانە بمانەوێ و نەمانەوێ بۆنەی ئاینی ئێستا مەسەرەن یادی لە دایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر سونەکان هەموو ئێمەی سونی دەڵێن 12 ڕەبیع الأول شیعەکان دەڵێن نەخێر 7 ڕەبیع الأول یعنی لەسەری کۆک نەبووین بینە لای مەسیحەکان ئەڵێن عیسا لە سەلامی خوای لەسەر لەدایک بووە لە یەکی ساڵی تازە یەک ساڵی تازە ئەمە کاسۆلیکەکان وا دەڵێن بەڵام خۆ ئەرتۆدۆکسەکان نەخێر ئەڵێن حوت ڕۆژ دوای ئەوان دەیکەن کەواتە ئەدیانەکان لە بۆنە ئاینەکانیشە اختلافیان هەیە کەواتە ئێمە بین چی بکەین باشە لە یادی نەورۆزدا سەری ساڵی کوردیە جەژنی نەتەوەی گەلی کوردستانە ئەوەش مەسەلەیەکی زۆر گرنگە لە هەشتاکانەوە عیلاج کراوە یعنی فتوای لەسەر دراوە کە دەڵێن وشەی جەژن ئایا بۆ غێری ڕەمەزان و قوربان بەکاردێ بەڵێ بەکاردێ ربنا أنزل علينا مائدة من السماء تكون لنا عيدا لأولنا وآخرنا وآية منك عید تشتێکی تەوقیفی نینە بوو بوونێت ئاینی نە بەڵام ڕەمەزان و قوربان دوو جەژنی ئاینی ئێمە پێغەمبەر درودی خوای لەسەر بە قەومی خۆی گوت جەژنی ئاینیمان ئەو دووەیە غێری ئەوە ئێستا سعودیە یوم الوەتەنی خۆی هێن عیدی وەتەنیە ڕۆژی ڕزگاربوونی ئەوانە کەواتە ناولێنانی عید وەکو چۆن ئیبن منزور لە لیسان العەرەب بڵێ كل يوم فيه جمع فهو عید هەر کۆبوونەوەیەک تەجەموعێک لە ڕۆژێکا کراوە پێی دەوترێ عید عادەیە و عەودەیە و جارێکی دی دێتەوە ئەمما بڵێ چۆن دەبێ ناوی عید بێ وەکو گوتم لە هەشتاکان گوترا ئەمما تەسمیەته عیدەن تربیە گۆڤاری التربیە الئیسلامیە نەڕیسال ڕیسالە الئیسلامیە هی ڕژێن بوو تربیە ئیسلامیە هی جەمعی ئیسلامی بوو کە دژ بە ڕژێن بوو گوتی ئەمما تەسمیەته عیدەن دکتۆر عەبدولکەریم الدەبان ئاوای گوت لە تربیە ئیسلامی هەشتاکان أما تسميته عيدا فليست حراما ولا مكروهة إلا إذا اعتقدوا أن ذلك اليوم عيد وضعه الشارع قال عيد ميلاد قال عيد أو قال عيد نوروز مثلا غير دو ججن آينيك هرشتك ناو ناب ججن نحراما مكروها بو مرجي إلا إذا اعتقدوا أن ذلك اليوم عيد وضعه الشارع يعني شي بكردي
یعنی بڵێ ئەم جەژنە خوا کردوێتی لە ئاسمانەوە وەحی ناردووە ئەو کاتە قسەکەت حرام دەبێ. نەورۆز خوا کردە یا خۆ کردە؟ خۆ کردە، خۆمان کردومان، تایدا سەرکەوتوینە، تایدا سەرکەوتوینە خۆمان کردومانە. لەبەرەوە نەمانگوتۆ نوێژی تیا بکە، نەمانگوتۆ وەڵا ڕۆژوی تیا بگرە، نەمانگوتۆ ئەو باسی چییە؟ ئەو باسی جەژنە ئاینیەکانە. کەواتە نەورۆز بەڵێ جەژنە، جەژنی نەتەوەیی گەلی کوردستانە. دەستێتت خوش مامۆستای بەڕێز مەدوێتم بچنێت ناوە خەڵکی خۆشی دال شارین کوردستانی و پرسیارە هاتیە ئاراستەکردن نەڤروز دەفتە چ دگەهینیت بفەرمونون بیسەر و بینەرێن بچوونێن وان. بدیتنا من نەورۆز ڕۆژێکانیە ئەو ڕۆژە یاکو گەلێن ئاری ji زۆڵم و زۆریە ڕزگار بووی و دیسان çirayê azadiyê li serê çiyaya helbûyî û bilind bûyî. Lewran ji wê rûjê were ta ku rûja îro ew çira yê bûye hîmayê azadiyê yê bûye hîmayê hemî gelê arî taybet li dev Kurda giringiyeka geleka taybet heye. Bidîtina min Newrûz cejna here serekî ya gelê Kurd e. Dîtina min Newrûz hêmayê azadiyê, hêmayê berxwedanê neqebîlkirina zilm û sitemê ye ku ev rûke Newrûz bi tiriya miletên arî vê cejnê saxt kete ve vê bîreweriyê wek hêmayek bû neqebîlkirina zilm û zordariyê û بۆ کەسێن ئازاد پتر. نەورۆز ڕۆژێکی کوردەواریە، ڕۆژێکی پیرۆزە بۆ گەلی کورد، تاکە جەژنەکە کورد هەی بێت و شارنازی پێ بکە. تایە بۆ خانمان خاستن جلی کوردی لەبەرەکەن و جلێکی تازە لەگەڵ جەیەکی بەهارانی جوانە. بڵین زۆر ڕۆژێکی جوانە بۆ خانمان بۆ پیاوان. نەورۆز لای من جەژنێکی نەتەوەییە، مانای دووبارە ژیانەوە بۆ خەڵکی کوردستان، مانای دووبارە سەوز بوونەوەی وڵاتەکەمانە، مانای خۆشببختیە، مانای پێکۆژیانە لە ناو هەموو چین و توێژەکان و هەموو لایەنەکانی کوردستانە. هەموو ساڵی لە نۆرۆزە خەڵک هەل بە شێوێ لە شێوەکان خۆی هەستێکی خۆشی هەیە، ئەچێتە دەرەوانە بۆ سەفرە بۆ سیاحە. ئەمەش مانایەکی گەورە هەیە لای تاکەکانی کوردستانی خۆمان. نەورۆز هەر لە بۆ بەشەری نییە، من معلوماتێکم لەسەر نەورۆزێ لە ڕۆژی نەورۆزێ ئەگەر بە پریەک مەتربی هەرچی زیندەوەرە لە بن عادی دێتە دەرێ، کوردیش لەگەر ئەو ڕۆح لە بەرانە چوویتە دەرێ، لە مارێ خۆی چوویتە دەرێ. ئەوە مەوهیبەی خوش هەیە، لەو بابەتەی مەوهیبەی خوشی تێدایە. نەورۆز یعنی عاشق، کچ و کوڕ، جاحێر، خۆشی، شادی، ئاوەدانی دروستکردن هەموو شتێک نەورۆزە. نەورۆز لە لای من واتە ناسنامەی نەتەوەی کورد. دوو واتای سەرەکی هەیە، بە واتە نەتەوەیەکەی واتایەکی زانستیە، با بڵین سروشتیشی هەیە، گۆڕینی کەش و هەوا لە بارودۆخێکی خراپ و بەفر و باو سەرمانەوە و ناهامەتیەوە بۆ بەهار بۆ گوڵ بۆ ژیانەوە. لە لای ئێمە بەواتە نەتەوەیەکەشی هەم ڕەمزی ژیانەوە واتای ژیانەوە ئەگەیەنێت. لای من نەورۆز یانەی واتای نوێبوونەوە، واتای خۆشی، شادی. دەبێت لەم نەورۆزەدا هەمومان خۆشی و شادیەکانمان دەربڕین، بە تایبەتی میلەتی کورد، بە بۆنەی ئەوەی کە ئەلحەمدولیلا کوردستان خەریکە بەرەو ژیانێکی خۆشتر ڕوا. بله بینەرین بەڕێز سوپاس بوو وان بەڕێزانە کە بەشدار بوون ئەتناڤەوان ڕاو سەرنجێن خوددا پێشکەشی مەکرین و هەمیاب شێوازێکی گشتی جوان و ئەرێنی و باش بەحسا سەرێ ساڵا کوردی کرد دەستێن وان خۆش. مامۆستا هێژا بزڤڕینە سەر تەوەری خۆ بەحسا وێ چەندێ بکەین لە ڕووێ ئەزمون و وانە وەرگرتنێ چاوە نەڤروزێ بکەینە وێستگەهێک بوو وانە وەرگرتنێ و ژیانی بوونەوێ. باشە، کەواتە زانیمان نەورۆز وەکو جەژی نەتەوەی گەلی کوردستان ئەوە 2719 ساڵە ئێمە بەردەوامین لەگەڵیدا. گرنگ ئەوەیە لەم بۆنانەدا ئێمە ئەزمون وەربگرین، ئێمە ئەزمون وەربگرین. ئەوە بریتین چ تشت؟ ئەمە مادام تۆ گوتت، یعنی کاتێک کە باسی جەژنی چۆن دەڵێ قوربان دەکەی، تۆ لە ماناکانی قوربان و قوربانی تێدەگەی کە خوددا لەوێدا کۆتایی هێنا بە قوربانیکردن بە مرۆڤەکان، گۆڕی بۆ قوربانیکردن بە ئاژەڵەکان. لە ڕەمەزاندا تێدەگەی کە خۆت گرتەوە لە خواردن و خواردنەوە، ئیدی تێدەگەی لێرەدا مرۆڤ ئیرادەی هەیە، توانای ئەوەی هەیە کە ڕۆتینەکانی فەلسەفە لە پشت هەنە لە پشتە. کەواتە فەلسەفە لە پشتی نەورۆز دەبێت چی بێت؟ دەبێت گشت مەسەلە نەتەوایەتیەکان بێت. ئەمڕۆ ئێمە لە یادی چۆن دەڵێ سەری ساڵی کوردیدا زۆر گرنگە ئاگداری ئەوە بین لە ڕووی ئەزمونەوە، بابێ مەسەلەن ئابووری.
زۆر گرنگە ئێستا ئێمە لە خۆشیداین ئەم خۆشی کە تێیدا دەژی و پێی دەڵێ جەژن و لە هەمان کاتیشدا دەڵێ پاشەکەوتی موچە لاچووە و ئەم بابەتانە یعنی دەبێت ڕابردوومان لەبیر نەچێ ڕابردوومان لەبیر نەچێ مەلای گەورەی کۆیە بەڕەحمەت بێ لە تەفسیرەکەیدا لە هەموو تەفسیرەکەیدا زۆر جەختەکاتەوە لەسەر ساڵی گرانی ساڵێکە بۆ کورت پێڵە ساڵی گرانیەکە گرانی گەورە هەیە و گرانی بچووک هەیە جا ئەو باسی ساڵی گرانی 1336 ڕۆمی دەکات 1336 ڕۆمی بە میلادی تقریبان دەکاتە 1920 کۆتایەکانی جەنگی یەکەمی جیهانی کە خەڵک هیچی نەبووە بیخۆ کەواتە زۆر گرنگە لە نەورۆزدا لە ڕووی ئەزمون و لە ڕووی ئابووریەوە بەتایبەت گەلی کوردستان تێبگا کە چۆن ئەو پارەی کە هەیەی چۆن ئەو ئابووری کە هەیەی چۆن ئەم هەرێمەی کە هەیەی چۆن مامەڵە بکە لەگەڵ بارودۆخە ئابوووریەکەی خۆیدا جا لەبەرەوە مەلای گەورە بەڕەحمەت بێ لە بەشی یەکەم یا باڵم جوزئی یەکەمی تەفسیرەکەیدا دەڵێ گرانیەکەی ساڵی 1336 واتە نزیکەی 1920 دەڵێ خەڵک کەوتبوو ئەو دەشت و دەرە بە دوای کەنگر و ئەو شتانە دەگەڕا خواردنی نەبوو لە ماڵ دانەوێڵەی نەبوو هیچ شتێکی نەبوو کەوتە ئاوە لە برسێتێکی واشیاوە خەڵک ئەڵێ دەرگای لە ماڵی خۆی داخستووە 5 کەس لە ماڵ بوونە دوای چەند ڕۆژێ دیار نین دەرگات کرێتەوە سێرێکی ئەمیان لە برسا مردوون ئەم نەوع ئەگرانی هەبووە بەڵام وەختی ئەم نەوع ئەگرانی هەبووە لە بەشی جوزئی شەشەمی تەفسیرەکەیدا ئەمجا لەوێدا قسەیەکە کا دەڵێ ساڵێک پاش گرانی ساڵی پاش گرانی ئەڵێ گرانەکەمان لەسەر نەما ئەڵێ کە گرانیمان لەسەر نەما ئەو خەڵکە ئینهیماک بە عەربی وا دەڵێ بە وشەی کوردی و عەرەبی تێکەڵێ دەڵێ ئەو خەڵکە ئیدی دەعی نەهات خواردنی ئاسایی بخوا ئەو خەڵکە ئینهیماکی کرد لە ناو لەزات و ئەو بابەتانە وەک بڵێ لە بیری چۆ چەند ساڵ لەمەوبەر ئێمە لە گرانیدا دەژین دێتە بەرگی نوێمی تەفسیرەکەی جارێکی تر زۆر گەڕام بەدوایە لە بەرگی نوێمی تەفسیرەکەیدا دەڵێ ناونیشە دەڵێ گرانیان زوو لە یاد چوو کورد گرانیان زوو لە یاد چوو ئەمە قسەی نزیکەی وەکو چۆن دەڵێ چەندین دە ساڵ لەمە پێشە ئەڵێ ئەوەی لە کاتی گرانیەکەیە شێتی ئەوە بوو جۆچکەنانێکی دەستکەوێ ئێستا لە دوای گرانیەکە بە پاقلاوە ڕازی ناوێ ئەو وا دەڵێ لە تەفسیرەکەیدا لە بەرگی نوێمی لە بەرگی نوێمیدا دەڵێ ئەوەی کە جۆچکەنانی دەست ناکەوت ئێستا بە پاقلاوە ڕازی نابێ ئەڵێ نەک ئەوە ئەڵێ ڕویان کردەوە لە چی ڕویان کردەوە لە شەراب و لە قومارکردن ئەو لە بەرگی نوێمی تەفسیرەکەی ئەو پارەی کە هاتە دەستیان ئەوە باسی ساڵی دوای گرانیەکە باسی ساڵی 22 23 ئیدی ئەو کاتانە دەکات کە گرانی نەما کە گرکەوەتە باشی 100 ساڵ لەمەوە پێشەکە گرانیەکەیان لەبیر چۆوە ئیدی دەڵێ کەوتنە سەر باسی قومار و سەفاهەت و دەڵێ ئەم پارێ بۆ ئاوا خەسەر بەلێ نەڤروس مامۆستا هەفدەمە دگەل بەهاریژی خەڵک دەردکەوی توشتە سەیرانە دەمێ سەیراندا مامۆستا کورد بهێندێ ناسراوە کە دەست ڤەکریە مەردە حەسخوشیت کە ڕاواردنێت کەتن ئەوە چ دگەهێنیتن خراپ نییە پێی دەڵێن ئیسراف فەرقی چییە لەگەڵ یعنی خەرجکردنی ئاسایی هەر شتێک لە شوێنی خۆیدا سوودی هەبوو پێی ناوترێ ئیسراف هەر شتێک واکە وەکۆڵە درهەمێکیش بێ پەنسێکیش بێ دۆلارێکیش بێ دینارێکیش بێ سەرفیکەی لە شتێکی هەڵەدا پێی دەگوترێ ئیسراف کەواتە من ناچمە ئەوە من باسم لە حکوومەتە ئەمەوێ بە حکوومەت بڵێم ئەوە کە ئەڵەی پاشەکەوت نەما ئەوە کە ساڵی گرانی و ئەوە 4 ساڵی ئەوەمان تێپەڕ کرد ئاگادار بە لە بەرگی پێنجەمی تەفسیرەکەیدا مەلای گەورە چ دەڵێ ئەیامی محنەتیان زوو لە یاد کرد ئەیامی محنەتیان زوو لە یاد کرد کەواتە لەوێدا باسی شتێکەکە باسی کەسایەتیەکە کاکە لەو سەردەما گەڕام بە شوێنیا 100 ساڵ لەمەوە بەر کەسایەتیەکی چۆن دەڵێ ناسرااو بووە لۆرد ئێفبری لە تەفسیرەکەیدا لە بەرگی پێنجەمدا لە بەرگی پێنجەمی تەفسیرەکەیدا دەڕێ لۆرد ئێفبری دەڵێ 1000 ساڵ وەکو چی وایە وەکو 10 سەعات وایە لای ئێمە لای ئینگلیز و ئەوروپا و ئەمریکا دەڵێ 1000 ساڵ وەکو 10 سەعات وایە یعنی 100 ساڵ وەکو 1 سەعات وایە ئەڵێ چی دەڵێ ئەوان وا بیر دەکەنەوە دەڵێن ئێمە ئەگەر 100 ساڵ بۆ نەتەوە ئیشکەین وەک ئەوە وایە ئینسانێک سەعاتێک بۆ خۆی ئیشی کردبێ کەواتە بێ ئیش بکەین بەو مقیاسە ئەگەر ئیش بکە حکومت بۆ 100 ساڵی ئایندا وەک ئەوە وایە کەسێک چۆن بۆ سەعاتێکی ئایندا ئیش دەکات کەواتە بێت دەوڵەت بۆچی ئیش بکە هەرێم بۆچی ئیش بکە بۆ دەیان ساڵی ئایندا ئیش بکە جا لەبەرەوە زۆر گرنگە ئێستاکە لێرەدا ئاگادار بین کە حکوومەت وەکو چۆن مەلای گەورە لە تەفسیرەکەیدا گوتی گرانیەکەمان لەسەر لاچ و ئیدی خەڵکی ڕویان کردەوە لە شتە خراپەکان
دەبێ بڵێ پاشەکەوتنەما ئیدی خۆ نابێ وەکو جاران ئەم شێوازە بکەیت نابێ وەکو جاران بێتەوە حکوومەت دەبێت تەقلیل وەک شۆنڕێ نەفقات و خەرجەکانی خۆی کەم کاتەوە دەبێت داهاتەکانی خۆی زیادکە دەبێت ڕووکاتە کشتتوکاڵ دەبێت ڕووکاتە گەشتیاری دەبێت هەرواز هەر ئاعتیماد لەسەر نەوت نەکە زۆر گرنگە دەڵێن ئابووری حکوومەت بگۆڕی بۆ حکوومەتی ئابووری حکوومەتەکە ئابووری بێ زۆریش گرنگە ئیدی خەڵک هەڵمان نەخەڵەتێنێ 4 ساڵی لەمە و ڕابردوو 4 ساڵی ڕابردوو کەوتیان داعش لێرێ هەرچی کۆمپانیا ڕای کرد هەرچی ئینسانی بێوەفا و بێسفەت و سپڵە بوو ئێمەی بەجێ هێشت و ڕۆی ئێستا کە پارەکە هاتەوە ئەزانی چی دروستە بێتەوە ئێستا کە ئەڵێن پاشەکەوت نەما و دنیا خۆشە چی دێتەوە حەقم بە ئیشی حکوومەت لەوێ نیە لە شەریکات و لەشت ئەو نەزانی خەڵکێکی تر پیا بووە ئەجنەبی و ئەوانە دێنەوە خۆشە وەڵام ئەمانە ڕاوێژکاری حکوومەتن پارەیەکی باش وەرەگرن و دەستەکەنەوە بە مەسەلەی وڵاتەعینیان کەن وەکو ڕاوێژکار وەڵا فلان و فلان لە خارجە و دێن کاکە ئێمە پرۆژەیەکمان پێ بۆ حکوومەت پرۆژەشی سوودی نییە پارەیەکی باش نەدێتێ و ئەوانش دێنەوە پارە ئەبەنەوە برادێکمان بۆ پیا بێ ئەجنەبی دێ کاکە من کتێبێکم نووسیەوە لەسەر نەهامەتیەکانی گەلی کورد ئەی 4 ساڵ لەمەوە پێش دەچێبووی کە پارەمان نەبوو ئێستا کە وڵا کتابم نووسیوە لەسەر دەی پارەیەکی باشی بدەرێ و ئەمیش بڕۆ اینجا گۆرانی بێشێکمان بۆ پیا بێ وڵا کاکە منەمێ گۆرانی بە کوردی بڵێن گۆرانی بێشێکمان بۆ پیا بێ نووسەرێک پیا بێ کاکە من باپیرم کورد بووە زانن خۆها لە پێ باپیرم کورد بوو ئەی 4 ساڵی ڕابردوو کە داعش هەڕەشەی لێکردین پارەمان نەبوو بۆ باپیرت کورد نەبوو من حەقم ئەوەیە ماڵی گشتیە میلەتی ئێمەش پێی خۆشە لە ماڵی گشتی بە هەدەر نەدەی بەڵام هەر کۆمپانیایەک گۆرانی بێژە هێنێ شاعیرە هێنێ ڕاوێژکارە هێنێ چی سەرفەکە کۆمپانیا بۆ خۆی بیکە وەک کەرتی تایبەت بەڵام حکوومەت ئەبێ زۆر وریا بێ مارانگاز نەبێ ئەوانەی لە ناخۆشیە بەجێیان هێشتین جارێکی دیکە ڕێگەیان پێ نەدا ئەبێ زاکیرەمان وەکو زاکیرەی بەنی ئیسرائیل بە قووت بێ کە ئێستا کەش دوژمن و دۆستی خۆیان باشە باش دەستێتت خۆش ماوسەی بەڕێز بینەرین بەڕێز پشتی بێنڤدانەکە کورت و دەهینەف جڤاتەوەین بەڕێز بله بینەرین بەڕێز دووبارە سڵاف الوەبن و بەردەوامی نیگەلوە بوو پتر درێژە پێدان ئەلدۆر vê xeleka hatiye destnîşankirin Nevrûz rûja nû. Mamosteyê Barês weke diyar em Kurd gelekîn rast e Kurdîn netewê me Kurd e belam heman dem da musilmanîn jî. Ayem çawa wek musilmanekî Kurd jiyana xwe ayînî nû bikey nevedgel nûbûneva sala niya Kurdî. گرنگەکە لەوێ دەردەکەوێ کە بازنەکانی برایەتیمان لێ تێک نەچێ. بازنەکانی برایەتی لە قورئاندا خوددا دەفەرمێ ئینسان چەندین بازنەی بەدەورایە. خدای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ لە قورئاندا وئینەه لەذیکر لەکە وەلیقەومیکە وسەوفە تسئەلون. کەواتە ئەم پەیامە بیرخەرەوەیەکە بۆ خۆت و بۆ نەتەوەکەت کە پرسیار قەومە پرسیاری لەبارەوە دەکرێت. کەواتە زۆر گرنگە ئێمەش ئەم پەیامە کە خوددا ئەم پەیامی بۆ ئێمە ناردووە لە ڕێی پێغەمبەر و درودی خوای لەسەر ئێمەش دەبێت بە هەمان شێوە من و تۆ ئاوا بە خۆمان بڵین. وەختی قورئان دەخوێن مۆمن ئەمجا ئەم ئایەتە ڕوو لەم نەکە وئینەه لەذیکر لەکە وەلیقەومیکە ئەو خۆ من دەبێ بیبەمە سەر خۆم قسە لەگەڵ من دەکا خوددا کەوا بێ من دەبێت لێرە ئاگادار بم بە پلەی یەکەم خوددا هەمومانی وەکو مرۆڤ دروست کرد لە بازنەیەکی برایەتی ئینسانیدا کە پێی دەوترێت بازنەی برایەتی ئینسانی الذي خلقكم من نفس واحدة ليك نفس يوي دروس كرت باشا دوجار إما وكو أهلي هر دينك دبن ببراي يكتر إنما المؤمنون إخوة أو بازني برايتي إيمانية كمن كات براي همو أو نتواني ديك كوا مسلمان باشا لدباور دارن إيدي دواي أوا دبيت مسهر بازني برايتي نتوانيتي كهر بيغمبري كاتوا خدا أم بيغمبري وإلى عاد أخاهم هودا وإلى ثمود أخاهم صالحة هەموو ئەمانە بۆچی ئەخن برای نەتەوەکەی خۆیان کەواتە زۆر گرنگە لە یادی نەورۆز و جەژن نەتەوەی گەلی کوردستاندا کە نەورۆزە بینەوە سەر تۆخکردنەوەی زانستیانەی هەستی نەتەوایەتی یعنی تەنها وەکو بڵێ شتێک نەبێ لە ڕووی چۆن دەڵێ شێوازێکی عاتیفیانە بەڵکو بە شێوازێکی زانستیان یانی چ مەبەستم شێوازی زانستیان مەبەستم ئەوەیە تێبگەین کە بازنەی ئاین و نەتەوە یا با بڵێم دوانەی ئاین و نەتەوە نەکەین بە دوژمنی یەکتر تۆ کوردێکی مسلمانی یا مسلمانێکی کوردی ئەمە سوالە بیزانتی و جەدەلی بیزانتیانەی پێ دەڵێن وانە کوردبوونم خوددا پێداوم اختیاری خوددایە کە منی لە دایک و باوچێکی کورد هێنایە بوو ئەو جا پێی گوتم بە دوای ڕاستەقینەدا بگەڕێ بە دوای
ڕاستیە بگەڕێ گەڕام من ڕاستیم لە ئیسلامدا دۆزیوەتەوە ئەوە اختیاری منە مادام اختیاری منە خوددا لەسەر پاداشت و سزاکەم لەسەر اختیارەکەی خۆمە ئاینەکەیە بەس سزا و پاداشت لەسەر کوردبوونمان نییە چونکە اختیاری خوددایە و خۆی بۆی هەڵبژاردوین کەواتە ڕێزگرتنم لە ئاینی خۆم ڕێزگرتنە لە چۆن دەڵێ ئیرادەی خۆم ڕێزگرتنم لە کوردبوونم ڕێزگرتنە لە ئیرادەی خۆی چونکە خوددا منی بە کورد دروست کرد ئەوی بە عەرەب دروست کرد هەر لە بەرەوشە ئێمە دژ بە نەتەوەکانی دیکەش ناوەستینەوە چونکە ئەویش ئیرادەی خوددایە کە ئەوی لەو نەتەوەی دروست کرد بەڵام بۆ هەڵبژاردننی ڕێگە ئاینیەکە خوددا داوێتەوە دەستی خۆمان لەبەرەوە پێغەمبەران درودی خۆیان لەسەر لە قورئاندا تەماشاکە یعنی کە دێن هەموو قسەکانن چێ یا قەومی زۆر لە قورئان ئەم دەستەواژێ یا قەومی یا قەومەنا بینی ئەی گەلەکەم ئەی گەلەکەمان ئەمە هەموو پێغەمبەران ئاوا لەگەڵ گەلی خۆیاندا قسە دەکەن ئەمە یەک دوو زۆر گرنگە ئێمە ڕاستە هەمووان موسڵمانی نیشتیمانێکی گەورە هەیە پێی دەوتێ نیشتیمانی ئیسلامی بەڵام زۆر گرنگە لە نەورۆزدا لە پاڵ نیشتیمانی ئیسلامیشدا کە کورد زۆر لە خەمێتی ئاگاداری ئیسلامی نیشتیمانیش بین ئیسلامی نیشتیمانی یعنی ئەم ئیسلامە لە نیشتیمانی ئێمەدا دروستە بێ چەندێ بڵین بەڵێ هەموو دەڵێن هەموو گەلان ئەم پەیامە کە خوددا ناردوێتی بۆ زیانی خەڵکە یا بۆ قازانجی خەڵکە حتمما بۆ قازانجی خەڵکە ئێمە چۆن قازانج بکەین لەم دینە بۆ نەتەوەکەی خۆمان یخۆ ئەمە مەسەلەکەیە هەموو نەتەوەکانی تر کردوانە تۆ بڕوانە لە ڕۆژی مەسلەی نیوزلەندا هەرچی پەیج و سایت و ئێمە هەر هەمومان وانە یعنی بە ئەرکی خۆمان دەزانی وەکو مسڵمان و وەکو ئینسان ئەم بەشداریمان کرد وانە ڕۆژی 16 بەیاننامەی 57 دەوڵەتی ئیسلامی یەک دەوڵەتی ئیسلامی بەیاننامەیەکم بۆ بێنە لە ڕۆژی 16 بۆ هەڵەبجە قسەیەکی کردوێ بەیاننامە فەرمیەکە ئەبینی کەچی حکوومەتی ئێمە بۆ نیوزلەندا بەیاننامەی دەرکرد ئەمە چ دگەینیت مامۆستا ئەمە دەوێ دەگەێنێ ئێمەی کورد بەڕاستی مسلمانی لە خەمی هەموو عالەمی ئیسلامی داین خەمی هەموویانە خۆین لە هەر شوێنێکە تووشی مشکلەیەکە بن ئێمە خەمی نیوزلەندا سەلماندی ئەوە دوا ڕووداویش بوو کە سەلماندی خەڵکی کوردستان چۆن لەگەڵین و حکوومەتی هەرێمیش بەیاننامە دەرەکە دەی حکوومەتێکم بۆ بدۆزەرە لە 16 بەیاننامەی دەرکرد بێت جگە لە عێراق ئەوانش خۆیان ئیشەکەیان کردو ئەبینی چه 16 لە بیر بوو بەس ئەوە وامان لێ ناکە ئێمە خراپبی ئێمە هەر باشی کەواتە زۆر گرنگە لە نیشتیمانی ئیسلامیەوە بینەوە بۆ چۆن دەڵێ نیشتیمانی ئیسلامی و بینەوە بۆ ئیسلامی نیشتیمانی vêgavkê mamosta di nava Kurdistanê de me pêkhatê dî jî hene deman bijinê Newrûz cejneka neteweyî ye aya rêk em behsa Kurdî nan behsî pêkhatê dî jî لێرە باسی کووردە جەژن نەتەوەیی گەلی کووردە ڕۆژی یەکی چوار هەفتەیەک حوت ڕۆژ دە ڕۆژ نۆ ڕۆژ دوای ئێمە جەژنی نەتەوەیی ئاشووری دەست پێ دەکا یەکی نیسان سەری ساڵی ئاشووری دەست پێ دەکا سەری ساڵی ئاشووریە و لە هەمان کاتیشدا جەژنی نەتەوەیی ئەوانە دەچیتە سێزدەی نیسان لە سێزدەی نیسانەوە دەژمێری یەکەم چوارشەمە جەژنی وەکو چۆن دەڵێ ئاینی ئێزدەکان دەست پێ دەکا ئەمە هەمووی گرنگە کەواتە زۆر گرنگە لە باسی نەورۆزدا ئاگدار بین خدا لە قورئاندا فەرمووی وەئەتیموا الحەج والعومرەة لله یعنی مەبەستی چیە مەبەستی حەج و عومرە دەکەن بۆ خوا بیکەن بۆ ڕیامەیکەن بۆ شتی ترمەیکەن کەواتە لەم حاڵاتەشدا زۆر گرنگە لە ڕۆژی جەژنی نەتەوەیی ئێمەدا لە ڕووی ئاینیەوە ئاگادار بین خەڵک گەنجی ئێمە بە ئاین هەڵ نەخەڵەتێنێ خەڵک مەبەستم لە توندڕەوانی دەوروبەرمانە هەندێک توندڕەوانی ناوخۆشمانە کەوا شیعارێک هەڵەگرێ ئەڵێ شەڕ بۆ شەریعەتەکەین دوای دەرێکەوە بۆ عەشیرەتەکەی خۆی کردوێتی ڕاز دەرنەچوو گەنجی ئێمەی برد هەمووی دا بە کوشت ئەو گەنجە بەسە زمانانە داعش ئەوانەی برد دای بە کوشت بۆ حۆری وانە بوو بەڵێ ئێستا سەرکردەکانی داعش ڕیزیان گرتووە بۆ لۆری سواری لۆریە بن و خۆیان تەسلیمی هەسەدا ئەکەن ئەی بۆ خۆت نادەی بە کوشتۆ بۆ حۆری ئەی بۆ کوڕی عالەمت دا بە کوشت ئەگە درۆ ناکەی کەواتە گرنگە گەنجی ئێمە لەم بۆنێژدا ئاگادار بێ دینداری ئەو دینداری و ئاینداریە جوانەی خۆمانە کە دەیزانی دینداریەک دەکەین لە پێناوی شتێکی ترا وەکو بەدیع زەمان سەعیدی کوردی گوتی ئاین ناکرێ بە ئامراز بەکاری بێنین بۆ شتێکی دیکە ناکرێ بە ئامراز بەکاری ئاین ئامڕاست نییە ئامرازێکە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوددا نەک بۆ گەیشتن بە ئامانجێکی تر خەڵکی دیکە خەڵکی خراپ گەنجی ئێمەیان هاندا وەرن بە هەشتێکتان بۆ دروست دەکەین ئەو هەموو خەڵکیان هێنا لە ڕەقە و لە مووسڵ کۆیان کردەوە ئەبینی کەچی دۆزەخێکیان بۆ ئەوان دروست کرد خۆشیان ئێستا خەریکی دزینی پارەکانن بە هەشتێ بۆ خۆیان دروست دەکەن ئەوانی دەربازە بن و ئەڕۆن ئەبینی کەواتە مەبەستم ئەوە بوو زۆر گرنگە
لە جەژنی نەتەوەییماندا لە بۆنەی نەتەواییاندا چۆن سوود لە ئاین وەردەگرین زۆر گرنگە ئاگدار بین کە خەڵک هەڵمان نەخەڵەتێنی ئەمەش ئەمان باتۆ بۆ ئەوەی کە کورد تێگەشتنە کوردانەکەی خۆی بۆ ئاین جوانترین تێگەشتنە ڕووداوەکانیش ئەوەی سەلماندووە لە جەژنی نەتەوەیی گەلی کوردستاندا و لە نەورۆزدا و لە ڕۆژی نوێدا و لە ساڵی نوێدا گرنگە دەست بگرین بە تێگەشتنی کوردانەی خۆمان بۆ ئیسلام بەێ کەواتە بچینێت ناوە شارین کوردستانیژیدا و پرسیار بێتە ئاراستەکردن چاوە نەڤروزێدا خۆ نی بکەینەوە فەرمو نەوروز و ڕۆژەکان نیەت هەمی ژیانێدا ئەدوێتن هەمی بیاوێن ژیانێژیدا gelê Kurd xwe nû biketin. Nimûna here nêzik û em zanîn bi hezaran çine seyrana wê yekê. Ew Newrûz nav jîngehekê da ya serhildayî. Divêtin ew jîngeh ji layê her kesekî ve her takekê Kurd bête parastin. Divêtin ciwaniya jîngehê biparêzin, ciwaniya civakî biparêzin. Her yek il mala xwe xwe ava biketin da bişên civakekê sexlemê ciwan ava bike. Newrûz giring e pitir ihtimam pê bête dan ji canibê kesayetî ku wekû navê wê jî rojekaniye em pitir hezir lê bikeyn ve di çawa guhorînê ciyana xwe da peyda kein di çawa ev daymen mirov zivrînekê bû sala çûyî biketin kanî çi tiştê baş jiyana te da çêbaye tu pitir kar bike û çi tiştê ne baş li defte peyda baye tu kar bike wî tiştî kêm bike. تۆ لە نەورۆزەوە وردە وردە بە هۆی هاتنی ئەو کەشە جوانە و پۆشینی جلی کوردی تۆ هەست ئەەکەی کە مورکی کورداواری وردە وردە نوێ ئەبێتەوە بڵین لە بەهارانە. ئێمە چەند نوێکردنوێکمانێ نوێکردنەوەی فکریمان هەیە نوێکردنەوەی هەستی نەتەوایەتیمان هەیە نوێکردنەوەی پەیوەندە کۆمەڵاتەکانمان هەیە یەشە لە خاڵەکان کۆبوونەوەی خزمانە دۆستانە کاسم پێکەوانە بۆ سەفر ئەمە نوێبوونەوەیکی پەیوەندە کۆمەڵاتەکانە نوێبوونەوەیکی کەمە جەژنێکی نەتەوی ئەمەش دووبارە نوێبوونەوەیکی لە ڕووی هەستی نەتەوایەتیوانێ بە هەشتی ڕووی زەمینە وڵاتی کوردان بەهاران سیا و دۆڵی نابینی لە بەر کۆفەیداران کانی و ئاو دیار نییە لە بە سێ و هەناران لەسەر پەرچی گوڵانە نەرمە خوناوکەی باران شنەی باتیەکەڵ بووە لەگەر ورشەی ڕووباران هەموو ساڵێ نەورۆزانە مشتێ خوێن و چەپکێژانە هەموو چڵە نێرگزێکم شەهیدێکی کوردستانە ئەوەی کە لە لای ئێمە پێویستە نوێکردنەوەی ئاوەز واتە عەقلی کوردیە ئێمە ڕۆژانە ساڵانە مانگانە ئەبێ عەقلی خۆمان بژار بکەین ئەگەر عەقڵمان بژار نەکەین وەکو باخێک وایە گژوگیایی خوات جا لەبەرەوە بیری نوێ هەمیشە پێویستە سەر لە نوێ چکە ئێمە ئەبێ لەگەڵ سەردەما هەنگاو بنین بەڕای من هەر مرۆڤێک هەر نەتەوەیەکیش هەر گەلێک لەگەڵ سەردەمەکەی خۆیان نەتوانێ هەنگاو بنێ ئەوە لە شوێنی خۆیان چەقی و پڵنجێ ناچێتە پێشەوە دەبێ خۆمان لەم نەورۆزەدا لەم کوردستانە خۆشی نوێکەینەوە خۆمان ئامادەکەین بۆ ژیانێکی خۆش بۆ ژیانێکی ئایندە بۆ کوردستانێکی بەهێز بۆ کوردستانێکی سربەخۆ دەبێت تێبکۆشین دەبێت یەک بگرین. بەێ بینەرن بەڕێز سوپاس بۆ بەشداربوویان کە ڕاو سەرنجین خۆ ئاراستەی مەکردن هەر ساخ و سەلامەت بن سوپاس مامۆستامە بەحسا وی چەندەی کرد کە چاوات و مفای ڕوژا نییە ساڵە کوردی وەربگری شڕۆی دیروکی شڕۆی ئاینی و ڕۆی ئەزمموی بە نەهام بین بەحساوی چەند بکەین مامۆستا چاوە ساڵە نییە کوردی بکەینە وێستگەهێک بۆ ژیانە سیاسی گرنگە ئەوەی پێڵەن مێمۆری ئەوەی پێڵەن زاکیرا ئەوەی پێوترێ یادەوەری یادگەی ئێمە ڕووکەش و سەدحی نەبێ قوڵی کەینەوە لە ڕۆژی نەورۆز و لە چۆن دەڵێ جەژی نەتەوەی گەلی کوردستاندا لە ڕووی سیاسیەوە جارێکی تر سوود لە نەورۆز وەرگری دەتوانی ئەو سوودە وەرگری خدا لە قورئاندا دەفەرمێ خدا لە قورئاندا فەرموویەتی تەذەکەڕوا فەئیذا هوم مبصرون بیریان کەوتەوە و بیرخۆیانیان هێنایەوە ئەو جاتوانیان ببینن مبصر بەسەر یعنی بینینێکی شیکارانە و بە دوواداچوون بە تەرکیز و بیرکردنەوە جایە لە نەظەر چونکە خدا لە قورئاندا دەفەرمێ ينظرون إليك وهم لا يبصرون ينظرون إليك وهم لا يبصرون کەواتە دەکرێت نەزەر من ئەو شتە ببینم بەڵام بەسەر ئەوەیە لێی بکۆڵمەوە دیتنا سەرڤەیە ڕاستە کەواتە ئێمە نەورۆز دەبینین نەورۆز دەبینین و یادی دەکەینەوە
بەڵام زۆر گرنگە لە بینینەکەیە چۆن لێ بکۆڵینەوە چۆن بچینەوە ناوەخنەکە وەکو یەکێک لە بەشداربووان گوتی زۆر ڕاستە نوێکردنەوەی عەقڵی کوردی ئەم قسەیە گەورەیە من ئەیکەم بەڵام مەجبورم بیکەم نوێکردنەوەی عەقڵی کوردی ینی چی ینی شێوازی بیرکردنەوە چونکە شێوازی بیرکردنەوەمان چەند هەڵەیەکی تێدایە یەکەم ئەوەیە کە تا ئەم ساتە وەختە بە گشتەکەی دەڵێم بە شێوازە گشتەکەی شێوازی بیرکردنەوەی کوردی ینی عەقڵی کوردی عەقڵێکی وەسفکارە نەشی کارە یعنی چۆن عەقڵێکی وەسفکارە نەشی کارە یعنی دەتوانێت بە سەعاتێک وەصفی ئەم ژینگەیەت بۆ بکا و بە دەیان دێڕە شیعرت بۆ بڵێ لەسەر وەسفکردن بەڵام وەکو گوتم ناتوانێت شی بکاتەوە ئەمەش لە چی دێ کە دوا کەوتین لە ڕووی زانستیەوە تەنها دیمەنەکە و بەرچاوەکەمان هەیە کە دەیبینین وەصفی دەکەین وەکو گەشتەکەی ڕیچ کلۆدیۆس جێمس ڕیچ کە ئەم ناوچەیی هەموو کرد گەشتەکەی ڕیچ لە کوردستان لە 1820 یعنی ئەکاتە چەند 1820 یعنی تقریبا ساڵێکی دی ئەکاتە 200 ساڵ لەمەوە پێش 200 ساڵ لەمەوبەر کلۆدیۆس جێمس ڕیچ بەم کوردستانی ئێمە گەڕاوە ئێمەش لەو کاتەوە تا ئێستا وەصفی شاخ و چیا و دۆڵەکانی خۆمان دەکەین وانە دەڵین ئەوە کۆمەڵە شاخەیە سەخت و گردن کەش و ئەوە دەڵێن ئێمە وەصفی دەکەین ئەوە ڕەنگی وایە ئەوە ڕەنگی وایە کلۆدیۆس جێمس ڕیچ دەگاتە هەندێک لە چیاکانی کوردستان کە ڕەنجی کەسک و سەوز هەڵگەڕاوە دەڵێ لە هەندێک شوێندا کە دەچووم دەمبینی چیاکان کەسک و سەوز هەڵگەڕابوو بەردەکانی ئەوە نیشانەی ئەوە بوو کە مادەی مسی تێدایە کۆبەڵت ئەوە عەقڵی شیکاریە عەقڵی ئێمە عەقڵێکی وەسفکاریە ئەو سەبەبەکەی چییە مەسەلەی پێشکەوتنی کاتە زۆر گرنگە کورد لە ڕووی زانستیەوە پێشکەوێ کورد لە ڕووی ئەدەبیەوە زۆر پێشکەوتووە بەڵام گرنگە لە ڕووی زانستیەوە پێشکەوێ دوو کورد دەبێ واز بێنێ ئەم قسەیە من باش نییە وا بڵێم بە نوعێکی ئاسانتر بێڵێم باشە منی کورد باشە ینی با نەکەومە نەسیحەت مافی نەسیحەتم نییە منی کورد گرنگە چی بکەم ڕزگار بم لە عەقڵی یا بڵێم عەقڵیەتی دوانەیی بۆ عەقڵیەتی ناوەندەکان ینی چۆن یعنی ئێمە ئەڵێن ڕەش سپی بەرز نزم سارد گەرم یا من یا تۆ ئاخر دەیەوە تا بینی بۆیە حکومەتیش تا ئێستا من و تۆ قسەی تاکەین هەر تشکیل نەبووە کەواتە چۆن گرنگە ینی ئەمەی کۆمپرۆمایزی پێڵێن چۆن گرنگە ئێمە لە هەڵبژاردننی دوانەی ڕزگارمان بێ ناوەندەکانیش هەیە لە نێوان ڕەش و سپی چەندین ڕەنگی تر هەیە چەندین حەلی دیکە هەیە چەندین چارەسەری دیکە هەیە ئەمە ئەوە بوو کە لە 2015 تووشی گرفتەکە بووین جێگری باڵۆزی بەریتانیا لە بەغدا و قۆنسولی بەریتانیا لێرە پێیان گوتین بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ گرفتەکانتان بە دوای چارەسەری کوردیانە بگەڕێن من لە نەورۆزە بۆ چارەسەرێکی کوردیانە دەگەڕێن بریتیل چتش هیرۆ دەڵێ ئەو دەوڵەتی مادەی کە کورد هەی بووە تەمەنی 150 ساڵ لە حوسەتی پێش زاینەوە تا 550 ساڵ پێش زاین ژیاوە چۆن دەڵێ فەرمانڕەوایی کردووە دەوڵەتێک بووە لە شێوازی دەوڵەتە زلهێزەکانی جیهان کەواتە ئێمەی کورد چۆن توانیمان دەوڵەتێکی زلهێزمان هەبێت و دەوڵەتێکی فراوانمان هەبێ یادی نەورۆز 700 ساڵ پێشی زاین کە ئێستا حوسەتە خینە سەرزاینی بابزانین دیاکۆ چی کردووە دیاکۆی کورد کە دەوڵەتی مادی دروست کردووە 5 خاڵی زۆر سەرێکی جێبەجێ کردووە مێژوو نووسان ئەومان پێ دەڵێن با ئێمە بین ئێستا چاو لە دیاکۆ بکەین بزانە چیمان بۆ دەستەکەوێت یەکەم شت دەڵێ کوردی پەڕاندەوە لە قەبیلە و لە عەشیرەتەوە بۆ ئومەت ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە کە ئێمە ئێستش بەداخەوە دەجا شاری ئەگەر ئەو چەند کردبیت بوو تەنها هەر بەردەوام ئەفعالەتە دواکەوتینەوە لە تێگەشتنەکە لەو تێگەشتنە دواکەوتین هاتوونەوە بۆ وازنە بچووکەکان کەواتە زۆر گرنگە کورد وەکو هەموو نەتەوەکانی ئەوروپا ژوا بوونە گرنگە تۆ عەشیرەتبی هۆزبی هەرچی هەبە ببە بەڵام دوجارەوە نییە بە کوردی قسە دەکەین هەمومان بە هەر شێوەزارە قساکەین دوجار هەر کورد نین دەبا ئومەتی کوردی دروست بێ کەواتە دیاکۆ یەکەم خاڵ ئومەتی کوردی دروست کردووە دووەم بۆ ئەوەی کە ئەم کوردەش لەگەڵ خۆیدا ناکۆک و ناتەبایە دیاکۆ ئەمەشی زانیوە چی کردووە هاتووە دەوڵەتی ماد لێ بکۆڵەوە ئێستا من لە مێژوو نووسەکانم خوێندوەوە دەوڵەتی ماد کە پێشی 700 ساڵ لە زاین دروست بووە 2790 ساڵ پێش ئێستا دروست بووە نەنێو هەر دەوڵەتە کوردستانێکە خۆی دەوڵەتێکی شێوە فیدرالی یەکگرتوو بووە یعنی حسابی بۆ هەموو کەسەکان کردووە حسابی بۆ هەموو ئەو ناوە جیاوازانش کردووە ئەوە تا ئێمە ئێستاکەش دوو پارێزگا لەگەڵ یەکان ناگونجێن کەواتە گرنگە ئێمە شێوازیەکی گشتی دابێنین هەرێمەکە لە ناویشە لامەرکەزیەت دروستکەی هەر کەسێک هەز بە ئازادی خۆشی بکە و لامان کاتیشدا هەمومان یەکین ئەبینی کەواتە ئەم شێوازە ئەمە دیاکۆ کردوێتی سێەم شت هاتووە کۆمەڵە یاسایەکی داهێناوە ئەو یاسایانە پەیڕەو کراوە لە پەیڕەوکردنیە عەدالەت هاتوۆتە ئارە یاسای باشمان هەیە بێ جێبەجێکی کەواتە زۆر گرنگە مەسەلەی پابندبوونی ئێمە شەوجارێکی تر بە یاسا
چوارەم دیاکۆ یەک سوپایەکی یەکگرتووی دروست کردو سوپایەکی یەکگرتو ئێمە ئێستش ئیش دەکەین لەسەر چی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە کەواتە ئەوەش مەسلەیەکی زۆر گرنگە دەبێت کاری لەسەر بکرێ و بکرێ ئەوەش خاڵی چوارەمی بۆ خاڵی پێنجەمی زانیوێتی دەوڵەتی ماد بە تاقی تەنیا دەرەقەتی ئەم هەموو دەوروبەرە نایە هاتۆ تەحالوفاتی دروست کردووە هاوپەیمانی دروست کردووە جارێک لەگەڵ لیدیا جارێکی دیکە لەگەڵ بابلیەکانە بەم شێوازە توانیوێتی بژێ کەواتەمە پێنج خاڵە من لە مێژوونووسان دەیخوێنمەوە دەوڵەتی ماد 2690 ساڵ لەمەوە بەر ئاوای کردووە ئێستا ئێمەی کورد لە ڕووی سیاسیەوە چەند پێویستیمان بەم خاڵە هەیە کەواتە خوددا ڕاستی فەرموو تەذەکەروا فەئیذا هم مبصرون با بیرکەینەوە با بچینەوە ئەو زەمانە با بچینەوە بخوێنینەوە ئەو کات ئێمە بەڕاستی مۆبسر دەبین لە ناواخنی ئەفریقا جەنابێتە بەحثکردنی کە ئەف پێنج خاڵەت وەختی خود هاتینە بەحثکردن کە کورد قۆناغێکی بۆ قۆناغێکی برنە وێگافێکی مامۆستا عەقلی سیاسیت کاریت وێ چەندێ بکەتن یانجی وەک هەفوڵاتی وەک گشتی وڵات هەموو ینی هەفوڵاتی بەشدار بن وێ گۆڕانکاریەدا سیاست مەدارەکانمان پێویستە وەکو دیاکۆ بکەن ئەوانەی کە کاروباری وڵات بەڕێوە بەن دەبێ ئاوا بکەن ئەمە کاری هاوڵاتی نییە هاوڵاتی کاری ئەوەی ئەگەر ئەم کارە جوانی بۆ بکەی ئەو دەستخۆشی لێکا و تاکە کەسیش چەند گرنگ یعنی ئەف گۆڕانکاریەت ناخی مرویدا و ذهنیەت مرویدا بهێنەکردن زۆر گرنگە بەڵام هەمیشە کوتم ینی ئێستا بچیتە ئەوروپا لە هەندێک یا زۆربەی وڵاتی ئەوروپا و بچۆ ئەمریکا نەزانن عێراق لەکوێیە ئەڵێن ئەمریکا لە عێراق بەس هاوڵاتی ئەگای لێ نییە کەواتە ئەبێت دەوڵەت سیاست مەدار کارمەندانی سیاسی ئەوانەی کە کاری وڵات بەڕێوە دەبن چاو لە دیاکۆ بکەن چونکە ئەوان کە ئەم کارەیان کردی هاوڵاتی پشتگیریان دەکە ئەمە زۆر گرنگە لەم خاڵەدا و لەم باسی ئێمە یادی دامەزراندنی 2690 ساڵ لەمەوە بەری دەوڵەتی ماد دەکەینەوە دەبێ ئاگاداری ئەو هەنگاوانە بنین کە دەوڵەتی ماد ناوێت وەف ئاخفتنی جەنابێتە بەحثکردی سەبارەت وان خاڵت زۆر گرنگ مامۆستا چەند واقعینە ینی کۆت حکوومەتە نیدا بێتە تەشکیلکردن کار سەروان چەندە بێتەکردن و ئەفریفرەشە بێتە ئەنجامدان گرنگەکەی لەوەیە خدا فەرمووی سنة الله في الذين خلوا من قبل خدا ڕێسایەکی داناوە ئەم ڕێسایی کە دایناوە ئەم شێوازەیە ئینسان بیر بکاتەوە ڕێگەی جوان دابنی بۆ خۆی دیاکۆش بێ و لەسەر ئاینێکی دیکەش بێ و مسلمان بێ لەسەر ئاینی خۆی بێ و فڵان بێ مەسیحی بێ لەسەر ئاینی خۆی بێ بەم شێوازە کاری کرد خدا فەرمی سنة الله في الذين خلوا من قبل هەر ئەمێ کەوا بێ لێرەدا ئەم ڕێسایانە ئەگەر جێبەجێ بکرێ ئێمە دەگەینە داهاتوویەک و ئایندەیەکی گەشتر لە ئێستا باشە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆ جەنابێتە و بووان ئەخفتنێن پڕجوان و هەژی بەڵێ بینەرین بەڕێز وی ئاوای دەهینە دومایاوێ خەڵکێ و زۆر سپاس بۆین بەڕێژی کەت گەلمەدا بوون بینەریەدا و هیڤیاماوەمە شیاویتر مەفاکی بگەینەوەین بەڕێز و زۆر سپاس بۆ هەفکارن ڕێزداژی کەت گەلمەتماندی بوون تا دومایە خەڵکێ ببینم خێر و شاد حتا خەلەکەکە دی بگەینە فێک خدای مەزن مەهمیە بپارست و کوردستانەکە ئارام و خۆش و بەختەوەر بیت